خۆشەویستانم یەکەمین شت قەت عەجەلەی مەکەن لە قاعەی 3 ساعات هەیە 4 ساعات هەیە 3 ساعات و نیو هەیە هەر 3 ساعات و نیو دانیشە کەس بە دوور نەکەتیا هەر مامۆستایە گوتیا تو مای بەتەنی مای لە قاعەی چێ زۆر مایە تاوانە بووی بلێ مامۆستا 3 ساعات و نیو لەسەرەت و فەرزە ڕاوەستی ئەگەر بە داوا لێبوونەوە دەڵێ ئەگەر مادی بی بایا کەشکە بێتە زێت بەڵام نابی عەجەلەی لێم بکەیت مەسیری من لەو وڵاتەی لەسەر 3 ساعات و نیوە ڕاوەستایە و دەڵێن بەداخەوە بەڵام ئەتوو مەیلە ئەو مامۆستای عەجەلە لێ بکە و بەخۆشت عەجەلە لە خۆت مەکە یەک دووەمین شت حتا ئەسیلەی کو دەخینەوە ملەتی ما کە ئەسیلەی وەردەگری جارێک دەخینتەوە تەماشا دەکا قەلبی تێک دەسی جاری دوم تەماشا دەکا زەختی هەڵدەستی جاری سێم کە تەماشا دەکای کە چاندە لای ڕوخسەتی جغارەش بکێشم لۆ کاکە ئەمن جەوم ژیرایە ئەوە کەیت کە دەڵێ کاکە ڕوخسەتەیە بچم ئەوە ئەمن تا فڕەچی دێر دەرە لێتە مەگەن ئەمن میزازم تاوا نابی لە قاعەیەک ئەمن زۆر بووە ئەمن چار دەوری قاعانم دیتیا کۆرسی یەکەم و دووەم یعنی خولی یەکەم و دووەمی 2 ساڵە ئەوە لە پشتەمە کچێک لە خۆچوو بەس ئەسیلی ئەحیام یەکەم ڕۆژی بوو گۆتانێک لە خۆچوو لەولایەک فین گۆڕی دات نەمدەزانێ و قاعە تازەیە یان قاعە ئیمتیحانەیە خاستە کچ بەداخەوە زۆر ترسنۆکن لەو بابەی یعنی ئەمن لێوە دەڵێم کە دەمگۆت لە کۆڕەکەی دیش باسم کرد گۆتم بڕۆ ئەسیلەکانی بەرامبەر تەربیە بکڕن کە 100 ئەسیلەی تێدایە دەڵێ مامۆستا خۆ ساڵ بوویت هەڵبژاردن یەکورە کاکە خۆ کتاب نەبوویتە وەحی خۆ کتاب نەبوویتە وەحی کتابمان نەزمایە کاکە بڕۆ ئەسیلەی حەلکە ئێستا کاتی وەیە تو شەوی ئیمتیحانات دانیشی بەس ئەسیلەی حەلکەی 2011 چاتەوە 12 چاتەوە 13 خولی 1 خولی 2 تەمهیدی خولی 1 خولی 2 20 ئەسیلە تێ لەو 5 ساڵی حەلکەی کە تو دەچێ قاعەی ئەتو چەندەمین جار ئەسیلە دەبینی ئەتو دوی نەشەیە 15 حەل کردی پێ نەشەیە 10 حەل کردی و 25 تازە دەچێ قاعەی و 26 ئەسیلەی لۆ تو 26 ئەسیلەی لۆ تو نیگەران دەبی لەوەی دەترسی بەڵام کەسێک لۆ من هەموو کتابی خینە لەگە دەمەرزەمەی هاتە ژۆرە یەکەم جار وەرەقەش پێ پیشاندن یەک وەرەقەیە 25 کتاب زەندەقی لێ چووە دەمەرزەمەی هەیە بەرامبەر ئەو وەرەقەی ترسینیە یەک وەرەقەیە لۆ ئەو وەرەقە پێشتر حەلی نەکردیا کتابی تەواو کرد هاتە سەمەرزەمەی کاکە ئەو ئیمتیحانەی کە دەڵێ مەسیلەی حەلکەن واز لە کتاب و دەفتەری بینن ئێستا کتاب و دەفتەر خینە دۆرەزەی نای لەم وەگرە بەس ئەسیلە حەلکەن بەس ئەسیلە حەلکە کاکە کتابیش تەواو نەکرد بڕۆ ئەسیلە حەلکە دوو بەشی مایە مامۆستا کورە مەخینە لەم وەگرە کاکە مەخینە بڕۆ بە ئەتو سەتی نێنی نۆتی بینی بەڵام نۆتەکەم لە بەگرێنتی بینە ئەتو بە دوو قەلی دەکەی بە دوو کۆتریش دەکەی چێکم لۆ ناینی کەواتە تۆ ئەوی مەکە بڕۆ بەس ئەسیلان حەلکە لە هەمان کاتدا چەند جار ئەسیلە دەخینەوە خۆشەویستان 5 جار ئەسیلە بخینەوە لە تۆقی سەرێ حکوومەتی هەرێمی کوردستان هەتا بە هیوای سەرکەوتن حکوومەتی هەرێمی کوردستان هەتا بە هیوای سەرکەوتن 5 جاران بیخینەوە لەو بەری لەو بەری لۆ هەر جارێک ئەسیلە دەخینەوە هەندێک شت دێتە مێشکت قەلەم ڕەساسەشی دەستکێ لەگە جار دوێن تەماشاکە عینە پرسیار فکرەکە لۆ دێ بنووسەوە جاری سێم و 2 جار بخین جاری سێم بخینەوە جاری چارەم جاری پێنجەم 5 جاران بیخینەوە چونکە بە 5 جاری ئەتو کو مێشکت کۆنتڕۆلی سیلەی دەکا هەر جوابەک لە یەک ڕابێتە ناو مێشکت یەکسەر مێشکت دەلەوەیە و جوابەیە لۆ 5 جار دەڵێن بیخینەوە کاتێککە دادەنیشی ئەدەبی جواب دەدەوە یەکسەر پرسیارش قەواعید دێتە مێشکت شعرێک لە بیکردی قەواعیدی جواب دەوە یەکسەر ئەدەبەک دێتە مێشکت بەدەستە تو نییە ها نەلێ وەڵام دادەنیشم چم بێەوە دێتە مێشکم مێشک بەدەستە تو نییە ڕاستە لە ناو سەرتا بەس بەدەستە تو نییە ئەو شتانە لا ئێرادیە فکرەکە لۆ دێ جوابی پرسیارێکەکە 5 دەرەجەی لەسەرە ئەتوی لە قسمەکی دەباتە قسمەکی لە کۆمپیوتەر دەباتە یاسایی عرض و عاصمە مەسیرت دەگۆڕێ ئەو فکرە لێ دەڵێن باوەتە تێمەگە یەک چرکەی بەلاژ نەدەن ئیمتیحانێ دانیشە 5 جار بیخینەوە ئەخە پێرا ناکەم کاکە ئەگەر ئەمن بەخۆم لە قاعەی بووم 3 ساعاتم هەبوو والله وبالله وتالله جار هەبوو ساعاتێک و چل دەقە مەسیلەم دەخیندەوە عالم دەینووسیەوە پەڕیاوا دەکە بیر دەفتەرەشکەم بدێ کلاشەی دەکە دەفتەر ئەوە چ بوو ئەمە سۆر دەزانم تێنەگەیشتیا هەندێک شت بە وردی هاتی بۆ ئەم دەزانم تێنەگەیشتیا دەمگە مامۆستا پێ بڵێم بە قورعانەوە غەڵەت تێگەیشتیا دەگوێ ناکوڕم عەقل لێ نەبی ڕاست دەکە لۆ عەزلێ دەکەی کاکە 5 جار بیخینەوە بۆ مشکدا بنووسەوە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ هیچ شتێک بە بەتاڵی بەجێ مەیلە ئەگەر هەڵبژاردنیش بی جێیەک بەتاڵ ماوە نەزانی لە چاران چیانەوە لەو حالەتەی هەڵبژاردن بوو نەزانی لە چیانەوە فکرکەوە ئەمە کو مەسەلەن یەک شت پێ دەڵێن لە هەڵبژاردن زۆر ئیستفادە لێ دەکەی مەسەلەن پرسیارێک لێ دەکا مەسەلەن نمونەیەک دەرێنەوە ئەمە دەڵێن فەلاحی مام حەمید دوکاندارە لە ئازادی یان لە منطقەی نووسەران یان مەسەلەن لە سڵاحەدین یان لە تێراوی ئەمن چێ مەسەلەن دەڵێ مام حەمیدی ماسی فرۆش یەک ماسی فرۆشەیە حتمەن چونکە نابی پرسیار دوو جوابی هەبی لە ئەسیلەی نەکو تەڵەبە غەڵەتکە وا دانێ یەک جوابی هەیە ئەمن نازانم جوابەکە لە چۆندەرەیە بەس ئەمن دەزانم مام حەمیدی ناناسم ئەگە لەو پرسیارەبی نازانم پرسیارەکە چییە بەس ئەمن دەزانم ماسی فرۆشەکەی نووسەران ناوی کەریمە و دەزانم ماسی فرۆشەکەی تێراوی ناوی ئەسعەدە و دەزانم ماسی فرۆشەکەی سڵاحەدین ناوی محەممەدە دەمێنێتەوە نامێت یەک منتیقە دەمێنێتەوە نییە
نازانم ناوی چ کابرا کەواتە چۆ دەردەچی ئەویش حازی فلان کەسەکە یەکەم جار گوتم کەواتە ئەتو کو دەزانی هەندێک جار ڕاستە سێقلەکەی دەزانی بە سێقلەکەی دەزانی ئەو هەونیە کەواتە چارەمەوە شەرنیە تو بزانی ئەو هەوا جارە هیچێکی نازانی بەڵام تەماشای سێیەکەت کە دەکەی ئەوە پێی ناسێوەی نییە ئیوەش نییە ئەدی و پرسیارە چانەوە دەبی چارەم هەوو بچکە چارەم نازانی بە سێیەکەی تاکی دەزانی هەونیە یعنی بە نەزانینت زانینی بەدەست دەینی شەرنیە توی لە شەشی بزانی علم استیفادە لە جەهلت بکە پێی ببی عالم ئەوەش نقطەچی بکە لە هەمان کاتا خۆشەویستم وەک پێت دەڵێم ئەگەر شتێک لەبیر کرد لە ئیمتیحانێ تەماشای ڕسم بوو لە مێشکت ڕۆی خاستان علمیەکان لە ئەحیا و لەو شتانە تەماشای لای زۆر تەرکیز کە لە چاوت بە لای ڕاست چاو لەسەر لای ڕاست دانێ و داڵغەشی لێ بدە ئەگەر ڕسم لەبیر کرد بوو لە حالەتێک ڕسم دێتە مێشکت ئەگەر چاو لە لای ڕاستدا کۆنتڕۆل کرابی ئەگەر نووسین لە فکر کرد تێکستەکە لە فکر کرد پێناسە بوو ئەدەبیات بوو چاو لە لای چەپ دانێ چاوت مسوڕێنە ئەوەندە فڕان لێ مەدە لە ئیمتیحانێ چاو یەک پێدە خەفشەخانە نییە کاچ من لە یەک سانێ 24 ڕسمی دەگری 24 قڵ دەستە ژۆرێ یەڵا ئەوە چییە پەنجەرە دار دیوار ئەوە چغارەی دەخوا ئاوی لە پێشە ئەوە دەبەی لە پێشە تینگ مۆبایل لێدا مامۆستا قسەی کرد مێشکە دەڕوا چاو لێک لای دانێ هەر چ قەوما دۆلیان لێ داوەڕمەدەوە استیفادە لە کاتەکانی خۆت بکە بەو نوعی کە گوتم ئاخر شتیش ئەوە چووینە قاعەی ئیمتیحانێ پێشەموتەشی کە لە مالێ دەردەی ئەو دوعایانە بکە و کۆتایی پێدەینم هەتا بتە ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ئەوەی لەنگۆ لێ دەگەڕێم کە لە مالێ دەرهاتی دوعای بکە بە پێڕاز وەرەدەرێ بلي بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم سي شيطان لپیش در کې مالی همومان هيا بنص حديث او شيطان انا وا كابره غوتن انتظار دکا کاکم بيت دري هاري تشتي فيلم شبكا كدلي بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم شيطان يكم دلي هوديتا او كدلي وقيتا او كدلي وكفيت هر شيطان لن كاكا تاز ملائكه بو حرسي وي بودو عايك رزا ملائكه خو حرس لو دادني هم حرس كانتيا بودي جارد ما دلي هم في اي بي نا ملائكه اللي وشوا كز ناتني شيطان تدخوني كبي طاقتي خير لقى طاقت شقتي كالنابي مستحيل اخوا وبكاتنا تداخل بكي كوات اتو دعاء بخينا شيطان لدور دكوتوا شيطان لدور كوتوا تركيز النار وشد بيناك يهتدي در لقاعي زانا او دعاء سلي دكا اويك دوم شد كاتنا قاعي داخلي مكتبي داخلي قاعي ببيراز برنا قاعي ديسان سدلي حسبي الله لا اله الا هو رب العرش العظيم كو دعاء زوردك توكل حسبي الله لا اله الا هو عليه توكلت وهو رب العرش العظيم سيساتنا دعاء بخينا كاتك زير تجوري بيش اوي دانشي خوش ويستانم دعاء في البلي ربي انزلني منزل صدق واخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا كاتك دانش تو دعاء بك واسيلان بشكرت او اسيلي ورمقرب دستتصب دست راستت بينا اگر ما مستدست بيشرو بدست راستت ورغراسيلي دست راست بركه دعاتنا او ورقيك الامتحان تجابي في تديوا او همو سنتي حياه لو خوتان زي بزيبك لپاشان كدانشتي كاسيلد ورغرت تماشايا چبكا بتساوي بسم الله بلي اللهم لا سهل الا ما جعلته سهلا فاجعل الصعب لنا سهلا خواي گور هیچ تک برابر تو قرزنيا او شتانه که اما پیمان قرصا لو ما آسان بك خواي گور ديسان شتا قرص كان لو آسان دكا ولا حالتي اخري كشتك لبيل كرت استغفر الله بك ديسان لبيل كرت ديسان استغفر الله بك زور ذكر بك بو حالتي كاو ذكرنا ولدك بيمني تاوت قباتك او شتيك لخالد رويشتي صفحه تو بيشد وبيشد بليم كاتي استاك دسنو مالي وازلوشتان بينن باجنش سبينان ممنونو ابدا ننونو باجنش شاش زودنون 6 ساعات 7 ساعات خودنوي هلدستي وتوقيت دانيوا دز بخيندن بكو ان شاء الله خواي گور پشتیوانی هم لا یکتان دبي واواني کا دانوي لسجان سركوتوترين كسبن ان شاء الله خواي گور بدليان ددا درجه نمري باش مكان قياس خوشويستانم هیچ کەسێک بوویتە دکتۆر نەبوویتە دنیا پەرست هیچ کەسە چ نەبوویتە کەناز نەبوویتە ئینسانی فاشل هەمووی میزانی حیاتە خوای گەورە هەر کەسێکی لە جێیەکی دانایە لە ئەو ژیان جوانی خۆی لەدەست نەدا ئێوەش دەبین ئەو کەسەی کە خوای گەورە چاوەڕوانتان لێ دەگا گەل و عائلە و نیشتیمانتان پێدان سەربەرز بی و بەحەسێتەوە خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمان بی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه